ڕۆژهەڵەتی ناوەڕاست دوای کەوتنی ئێران ناوچەیەکی ئارام بۆ کورد. ئێران لە ڕۆژەکانی کۆتایی خۆیدایە و هەڕاگەیاندنی کەوتنەکەی ماوە و دوای تاوابوونی و کۆتایی هاتنی ڕژەمی ئاخوندەکان و دەست و پەیوەند و هاو ئاوازەکانیان لە ناوچەکە ئیدی نەخشەیەکی نوێی ئیداری و سیاسی دروست دەکرێت کە تەواو جودا و جیاواز دەبێت لەو نەخشەی ئێستا هەیە. بەپێی زانیاری و بۆچوونی زۆربەی شارەزایانی دۆخەکە و چاودێرانی سیاسی ئەوەی لە دوای دۆخی ئێران لە ناوچەکەدا دەبێتە یاریزانی سەرەکی کورد دەبێت. با تایبەت کە کورد لە هاوکێشەکانی ناوچەکەدا یاریزانی سەرەکی بووە و بەردەوام وەکو کارتی گوشار بەرامبەر نایارەکانی ئەمریکا بەکار هاتووە. ماوەی 5 ڕۆژە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکردووە، بەڵام ئەوەی ترامپ و کۆشکی سپی چاوەڕێ بوون کە هەستان و هاتنە سەر شەقامی هاوڵاتیانی ئێرانە ڕووی نەداوە کە ئەوەش هۆکارەکەی بێدەنگی تا ئێستای کووردە. ئێرانیەکان چاوەڕێی جوڵەکانی کورد و ناوچە کوردیەکان و دەیانەوێت دەست پێشخەریەکە کورد بیکات. هەر بۆیە تاکتیکی سەربازی و جەنگی ئیسرائیل و ئەمریکا لە 2 ڕۆژی ڕابردوودا گۆڕاوە و هێرشەکانیان شر کردوتەوە بۆ سەر ئەو بنکە و بارەگا سەربازیانەی لە ناوچە کوردیەکان و لە ئێوارەی دوێنێەوە تەواوی بنکە و بارەگاکانی ئیتلاعات و سوپا و گروپەکانی خاپۆر کراون. ئامانجەکە ئەوەیە کە لە ناوچە کوردیەکان بە تەواوی حکوومەت و دەسەڵاتی سوپان نەهێڵن و ئیدی وا بکەن هێزە کوردیە بەرهەڵستکارەکان وردە بگەڕێنەوە و شوێنی خاڵی حکوومەت پڕ بکەنەوە و دەست بگرن بەسەر ناوچەکانی خۆیاندا و بەوەش ئیدی گەلانی تری ئێران هەن بدەن بۆ جوڵە و دەست بەسەر داگرتنی دام و دەستگا حکوومیەکان. کاریگەرێتی کورد لە هاوکێشەکەدا گەورەتر لەوەیە لی دەڕوانرێت، هەر بۆیە لە ئێرانی دوای ڕژەمی ئاخوندەکان کورد یاریزانێکی سەرەکی دەبێت و هەروە تەماشاکان نابێت و پایتەختە نوێیە کوردیەکە دەبێتە شوێنی وەفتە سیاسیە باڵەکانی وڵاتان و لایەنە جیاوازەکان. کوڕی شای پێشوو ماوەی 2 ساڵە لە دەرەوە سەرقاڵی لۆبی و هەڵمەتی میدیایە، بەڵام تەنانەت توانای جوڵاندنی 1000 کەسی نییە لە تارانی پایتەختدا. ڕەجەوی و مجاهیدی خەڵقیش بە هەمان شێوە دوای 40 ساڵ خەبات و هاتن و چوون تەنانەت نەیانتوانیوە 1000 کەس لە تاران بێننە سەر شەقام. ئەوەی قسەی کۆتایی دەکات و بزمار لە تابوتی ڕژەمەکە دەدات هەر کووردە و هەمووان بە ئەمریکا و ئیسرائیلیشەوە چاوەڕێی جوڵەکانی کوردن و پێیان وایە جوڵە لە هەر شاری کورد نشینەوە کۆتایی بە سەردەمی ڕژەمی ئەنقلابی دەهێنێت و ئەوەی کورد خۆی چاوەڕێی دەکات هەر بەشداری دووبارەی دروستکردنەوەی حکوومەت و دەسەڵاتێکی نوێ نییە لە ئێراندا، بەڵکو بەدەستهێنانی کیانێکی نیمچە سربەخۆیە لەو بەشەی کوردستاندا بە پێی لێدوانی بەرپرسانی کوردیش بێت. نیەتەکە ئەوەیە کە لەگەڵ یەکەمین ساتەکانی ڕووخان و نەمانی ڕژەمەکەدا کورد داوە و خواستەکانی بخاتە سەر مێزی دانووسان لە تاران لەگەڵ ئەو دەسەڵاتە نوێیەی کە ئەمریکا و ئیسرائیل دروستی دەکەن.